ئێوارەتان باش خۆشحاڵین لەگەڵتان شاد دەبینەوە لە بەرنامەیەکی نوێ گفتوگۆی پایتەخت. گفتوگۆی ئەم شەویشمان باس لە کێشەکانی لایەنە سیاسیەکانی کورد دەکات لە بەغداد تا چەند کاریگەری لەسەر بوونی سیاسی کورد دەبێت لە عێراق. هەروەها باس لە دوایین کێشە لە نێوان هاوپەیمانی کوردستانی و هەروەها لایەنی گۆڕان دەکەین. بۆ ئەمە بەستەش میوانداری هەریەک لە بەڕێزان کاکشوان محەممەد تاها ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیژنەی ئاسایش و بەرگری، دکتۆر محەممەد کەیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەختیار سەعید چاودێری سیاسی. بەخێرەتنتان دەکەم. سەرەتا کاکشوان زۆر جار دەبیستین کە کێشە یاخود بۆچوونی جیاواز لە نێوان ئێوە و برادەرانی گۆڕان ئۆپۆزیسیۆندا هەیە، بۆچی؟ ڕەنگە جیاوازی بوون سەرتا سپاسان دەکەم وڕۆپی خۆشحاڵیشم وابزانم یەکەم بەرنمەیە لە پاش ئەو بڕێزت زی عەلامێک کە دروست بووە تەلەڤیزیۆنێک ئەندامی هەردوو لست هاوپەیمانی کوردستانی و گۆڕامیەکۆ دابنێ و چاودێرێکی سیاسی و عەلامی بیش دابنێتن. بەحقیقەت من بەو بەرنامەی خۆشحاڵم. سەرەتا حەقە لەوە دەست پێ بکەنێمە وەکو ئەندامانی پەرلەمان یاوەخۆ وەزیر یان وەکیل وەزیرەکانی هەر پۆستێکی سیاسی ئیداری لە بەغداد دەبی لە بەرایدا ئێمە بزانین ئەرک و واجباتی ئێمە لە بەغداد چییە، کایەکانی حکوومەتی کوردی نوێنەرەکانی حکوومەتی خۆی بۆ ناردووە یاوەخۆ خەڵکی کوردستان کە دەنجی بێ ئێمە داوە چاوەڕوانی چلی ئێمە دەکا. ئەگەر ئێمە لەو گۆشەنیگایەوە شتەکان هەڵبسەنجێنین ڕەنگە جیاوازیەکان بەو جۆرە نەبن کە ئەو تەسویقی عەلامی بۆ دەکرێتن. بە حەقیقەت دەکرێت ئێمە لە ناو پەرلەماندا من لە ناو لیستەکەی خۆمدا هاوپەیمانی کوردستاندا یا ئیتلافی فراکسیۆنی کوردستان زۆزار هەیە لەگەر ئەندامەکانی خۆمان لە وجهە نەزەردا لێکتر جوایز بین. زۆر ئاساییشە ئێمە لەگەر برادرانی گۆڕانیان گۆڕان لەگەر یەکگرتوویان گۆڕان لەگەر عێراقیە باشێکدا جیاوازی هەبی لە هێندێک بۆ بۆچووندا، بەڵام لە بابەتە استراتیژیەکاندا کە ئێمە دەنگمان پێدراوە نوێنەری ئەو خەڵکەین. من نوێنەری خەڵکی کوردستانم بە گۆڕانی شەوی جێتی شەوی ئیسلامی کەشەوە، نوێنەری خەڵکی عێراقم هاوڵاتیەک لە بەسڕا من نوێنەری ئەوم. بەڵام هێندێک بابەتی چارەنووسازی هەن کە پێوەستن بە خەڵکی کوردستان سەرەتا ئەو کێشانەی ئەو ناوچانەی کێشەی لەسەریان ناوچەدابراوەکانی کوردستان هەندێک بابەتی چارەنووسازین وەکو داهات زوو بابەتی پێشمەرگا لەو کاتی ئاخیر ئەوزە جێ عەلامێک و تو باسی دەکەی بابەتی هێزەکانی ناوخواتە پێشەوە دەکرێت شتێکی لەو ڕێگە نەبیتن، بەڵام دەکرێت ڕاگەیاندنی کوردی من قسوور لەوێن دەردەبینم. هێندێ جار هەیە دڕاگەیاندن ئەگەر خۆی بە دەسەڵاتێک دەزانی، خۆی بە چاودێرێکی ڕازگۆ دەزانێتن، خۆی بە دەنجی حەقی خەڵکی کوردستان دەزانێتن. ئەگەر خلافاتی سیاسی شەبی دەبی لێکدانەوەی ئەو توی بۆ هاوچێشەکان هەبێتن نەوەک هەوڵ بداتن بەوەکو بڵێن ئاگر خۆشکردنەکە. ئێمە ئاگرمان نەکردەوە بەقەدەوەی خلافات هەیە لە وەزە نەزەری ئێمەدا، بەڵام بەداخەوە هێندە جار هەیە ڕاگەیاندنی حزبی دەورێکی سیبی لەو ئەساسە دەبینێتن و هێندی شتی شێ بە ناوی ناحزبی کە زۆر لە دەستگا حزبەکان ئاگەڕژێنترن بۆ بابەتەکاندا. باسی مەسەلەی ئەعلامی شەکەی نەگەر دکتۆر محەممەد تۆ پێم بڵێیت ئەو ناکۆکی یاخود ئەو بیر و بۆچونە جیاوازانی کە لە نێوان ئێوە و هاوپەیمانی کوردستاندا هەیە بۆچی زۆر وا زەقە بێتەوە و دیارە لە ڕاگەیاندنەکان ناکەستی خۆی هەموو جیاوازیەک ئیعلام دەوێت قوتی بکاتەوە ئەوە شتێکی وەکو بە کارێکی خۆی دەزانێت. بەڵام لە بنەڕەتدا ئێمە ڕەنگە وەک کاکشوانتی ئێمە لە زۆر شتا دەگەینەوە یەک بەس لە هەندێک ئەمە اختلافمان هەیە. مەسەلە اختلافیەکان بۆ چوونی شێوەی حەلکردنی ئەو خلافاتانە دەبێتە هۆی ئەوەی ئەو زەق ببێتەوە لە بینمانە. ئەگەر هاتوو ئێمە لە کوردستانە وەکو دوو هێزین هەوان وەکو هێزی دەسەڵات ئێمە وەکو هێزی ئەو پشتیژۆن هەریەکە فەنکشنی خۆمان هەیە، هەریەکە کاری کردداری کاری خۆمان هەیە. هەر کەس بە لایانی خۆمانەوە بە کاری خۆمانە هەڵدەستین و تەبعاً جەماوەریش لێرە ئەبێتە حەکەم یا جەماوەریش داواکاری هەیە. بوونی جەماوەر و بوونی داواکاری جەماوەر و بوونی دەسەڵات و بوونی ئۆپۆزیسیۆن چۆنیەتی معاملەکردن لەگەر ئەو مەسەلانەیە ئەبێتە هۆی ئەو خلافاتانە هەیە. بەڵام ئایا لە داخلەوە لە کوردستانەوە لە ئیقلیمەوە ئێمە ئەتوانین ئەو خلافاتانە بە شێوەیەکی سیڤیلایزد یعنی بە شێوەیەکی مەدەنیانە هەڵ بکەین یا دەکەوێتە تونند و توژی لێکەوتەوە کە توندی توژی لێکەوتەوە مەسەلەی دیکە دێتە گۆڕێ. مەسەلەی مافە بنەڕەتەیەکانی
ئینسانی مرۆڤی دێتە ناوە کە مافە بنەڕەتیەکانی مرۆڤی هاتە ناوە ئەو دەم بعدێکی دیکاگرێتە بەر هەتا بعدێکی عالمی شەگرێتە بەرنیند بعدێکی دەولی شەگرێتە بەر لەبەرەوەی ڕێکخراوەکانی هیومەن ڕای موافی مرۆڤ تەدەخولەکان تۆش لە بەرگریا کە سوڵتێکە بە ئیستیجابەی نەبێ بۆ بە شێوەیەکی مەدەنیانە بۆ حەلکردنی ئەو چارەسەرکردنی ئەو مشکلانە تەمعەن دەنگدانەوەیکی تکەی دەبێت تۆش پێویستت بەوەیە کە چارەسەرێک بۆ ئەو مەسەلانە بینیەوە ڕەنگە لە زۆر جێ باسەکرێ ئەو مشکلانە ئەوچێتە زۆر مەحافلەوە کە ئەبێتە هۆی ئەو زەجە ئیعلامی لێ دروستە بێ ئەوانەیە مەسەلەکە بە قەناعەتی من نەوەک ئێمە مەسەلە بنەڕەتیەکان وەکو مادەی سەتوچ لە مەسەلەی ئەو ناوچە دابراوەکانە مەسەلەی بودجەیە مەسەلەی هەرێمی کوردستانە حدودی کوردستانە زۆر مەسەلەی دیکە هەیە ئەوانەیە کە ئێمە هەمووی لەسەری هیچ لایەکمان ناتوانین مزایدە بە سەلانەکەی دیکە بکەین بەڕاستی لە ساڵە کورد لە بەغدا چی کردو بۆ مەسەلانەش بەس کاک بەختیار تۆ وەک چاودێرێک چۆن ئەم ناکۆکیانە بینی ئایا بۆ نمونە ناکۆکیەکانی گۆڕان لەگەڵ لیستی هاوپەیمانیە تەنها لەبەر ئەوەیە کە ئەمانی کێتی و پارتین و ئەمان خۆیان خلافێکی سیاسی ئایدۆلۆژیان لەگەڵ هەیە لەگەڵ ئەم دوو حیزبە یاخود فعلەن ئەمە بنەمایەکی هەیە ئەم ناکۆکیانی کە ئەوان باسیەکەن یاخود ئەمانی کە بۆ چوونەکانی ئەمان کە جیاوازە بێت بەڵێ خۆشحاڵم لەگەڵ دوو عزیز کاکشوان و کاک دکتۆر لەگەڵ جەنابیش تا دانیشتین بۆ تاوتێکردن و دەردەشەکردنی باسێکی زۆر هەستیار کە هەم هەنووکەیی هەم بۆعدێکی درێژیشی پەیدا کردووە بێگومان دەتوانم بڵێم ئەم دوو ئازیزە کە ئەمڕۆ ئەندامی پەرلەمانی عێراقین و کوردن لەوێ نابێ غەدر لە خۆیان کەن لەو سوێندە بکەن لەو دەنگانە بکەن کە بەدەستیان هێناوە دەبێت خەمخۆری خەڵکی کوردستان بن و نوێنەرایەتی جدی خەڵکی کوردستان کەن بەڵام بەداخەوە ئەم دوو ئازیزە چوونەتە ناو دوو لیستی جیاوازەوە لیستی گۆڕان و لیستی هاوپەیمانی کوردستان هەردووکیشیان بوونەتە وارسی کە کۆمەڵی کێشەی تەراکومکراوی کەڵەکە بووی چەند ساڵی پێشوو کە ئەوە ماوەتەوە بۆ هەردوو لایەن بەڕاستی دەبێت ئەو حەقەتە بزانین بێگومان وەکو برای عزیزم دکتۆر باسی کرد هەم لە دوایەوەیەوە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی ڕۆشنبیری ناڕەزایی دروست بوو و ئۆپۆزیسیۆنی لێکەوتەوە گۆڕانیش بەشێکی سەرەکیە لە کایەکاندا بێگومان تا ئەمڕۆ دەتوانین بڵێن بزوتنەوەی گۆڕان بە ئۆپۆزیسیۆنێکی جدی لە ناو ساحەی هەرێمی کوردستان ناسراوە قسە لەسەر ئەو بابەتانە دەکا کە دەسەڵات پێی بێنابات و دەسەڵات کێشەکانی چارەسەر نەکردووە کەوتوتە قەیرانەکان و حەقی خۆیەتی وەک بزوتنەوەیەکی ئۆپۆزیسیۆنی چاودێری وەزع و ڕۆژی سیاسی هەرێمی کوردستان کە بێگومان ئەمە حاڵەتێکی کردووە لەبەرەوەی کێشەکان لە هەرێمی کوردستان چارەسەر نەکراون ئەم کێشانش لە بەغا بە جۆرێکتر هەڵدەداتەوە بەداخەوە کە لێرە باز دەکرێت لیستی ئیتلافە کوردستانیەکان دەتوانم بڵم تەنها گۆڕانیتیان نیەوە یەکگرتوو کۆمەڵ لە ناو لیستەکان بەڵام لێرەشەوە جێی ئینتیقادن ئەوان جێ ڕخنن ناکرێت لە هەرێمی کوردستان ئەوان ئۆپۆزیسیۆن بن وەڵام لە بەغان ناو لیستێکی ئیتلافی کوردستانیا بن بەڕاستی دەبێت ئەوان بێنە سەرخەت چونکە احتیمال لە هەرێمی کوردستان بە قەیرانێک ترا بڕۆن بە کۆی گشتی هەردووکیان باسییان لەوە کرد کە لە بەغا ئێمە کۆمەڵی کێشەی زۆر گەورەمان هەیە چارەسەر نەکراوە ساکرداتی سیاسی کورد بەداخەوە دەڵێم نەیتوانیوە بەجددی کار لەسەر کێشەکانی کە ئەوەندەی لەسەر ئیستحقاقی حیزبی و لەسەر ئیستحقاقی قیادیەکان خۆیان و ئەفراد کاریان کردووە نەیانتوانیوە مەسەلە نەتەوەیی و نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان لە بەغادا چارەسەر بکەن هەروکو خۆیان باسییان کرد مەسەڵەن بەسیترین مادە دەتوانم بڵێم بەسیترین مادەیە چونکە لە کاتی حاکم بریمەرەوە مادەی ئێمە یەکەم جار ئەگە بزانن 58 بوو دوایی وە 140 ئەم مادەیە تەراکمی کردووە دەوایە لە 2007 تا کۆتایی بە کۆمەڵێ هەنگاوی مادەکە بەهاتایە بەڵام بەداخەوە هەر ئێستش لە چاوەڕێ ئەوەکەین ئەم قەیران واتە کاک بەختیار ئەگەر بۆم کورت بکەیتەوە مەبەستی تۆ ئەوەیە کە خلافەکان مەسەلەی نەتەوایەتی نییە مەسەلەوەیە کە سیاسیان ئەوان لە دووبەری جیاوازە ئەم دووبەری جیاوازن پەیوەندی بە نەتەوەی نییە یانی دەتوانم بڵم هەردووکیان بڵم بە ئاستێک نەتەوەی و نیشتیمان پەروەرن چونکە هەردووکیان بۆعدێکی تاریخی خەبات و نیزالیان هەیە بەڵام لێرەدا دەکرێتەوەی کەم تەرخەمی مقەسیرەکانی لیستی هاوپەیمانی کوردستانە دەکرێت لە پرسیارەکانی داهاتوە من ئاماژەی پێ باشە کاکشۆن پرسیارەکە لێ بکەم ئیجاد تاقیب کاک بەختیار باس لەوە کاڵێ کە ئەمان لەوێ کورد سەرکردەی کورد ئەو نەی خەریکی ئەستحقاقی حزبی و فەردی بووە ئەو نە خەریکی چارەسەرکردنی مەسەلە نەتەوایەتی و نیشتیمانیەکان نەبووە لە بەغدا
چیتان کردووە من بەر لەوە 8 ساڵە لە بەغداد من بەر لەوە زواب دەمە هەر لێوە خلافە سیاسەکان دەست پێ دەکاتن وەکو کاک بەخێر وەکو خۆی وەکو چاودێرێک خۆی تەقدیم کرد کە بە حقات وەکو لایەنگرێک بۆ لای من دەرکەوت دەڵێ بزوتنەوەی گۆڕان لا بزوتنەوەیشی کۆمەڵایەتی ڕۆشنبیری سەرچاوی گرتووە ناڕزایی بەڕێی منیش بە ناوێک و هەزار ناو بزوتنەوەی گۆڕان منشقی حزبێکی باڵا دەستی گەورەی کوردستان بووە ئەوە ڕاستە کە لە سەروی هەڕەمەوە ئینشقاقی کرا تا خوارەوە ئەزندەی خۆی هەیە بڵێ زەماوەری خۆی بڵێ نوێنەری خۆی هەیە بڵێ مەشروعی پێ بڵێ لەسەر ئەوە هەر بۆ ئەو بابەتان سەرەتا ئەگەر باسی قیادی سیاسی کردن بە حقت ئێمە ئەوەندە بێویژدانیش نەکەین ئێمە ناڵێن کورد هەموو کارەکانی تەواو کردووە ئەگەر بە شێوێکی واقعیان و ورد سەیری بکەن ئەگەر تۆ سەیری ڕەوشی سیاسی ئەو ڕێ عێراقی بە زۆرێک ئالۆز بووە حکمت و عەقلیتی شارعی کوردی و قیادی سیاسی کورد بە تێکڕا ئارامی کوردستان و ئەو ڕەوشەی کە لە کوردستاندا هەیە ئەوە ئینجازەکەیەک لە ئینجازەکانە کە من لێرە پرسیارێک دەکەم ئێمە دوو قیادا یان دوو حزب یان سێ حزب متهم دەکەین پێدا تۆ جگە لە ئۆپۆزیسیۆن ئایا هەموو حزبە نیشتیمان پەروەرەکانی تری عێراق چیان دەستکەوتووە لە چیان دەستە بەرهێن دەستکەوتووە من ناڵێم قیادی سیاسی کورد تەنها خاوەنی ئەو ئینجازەیە خەڵکی کوردستانیش لەگەڵ ئەو پێشکەوتنێدایە ئێمە تەحەدێکی معقول هەوڵماندەوە پێگەی هەرێمی کوردستان پتەوە بکەین ئیزافەتەن چەندین وێنەری وەکوم و کاکە هەمە و کاک بەختیار لە بەغدا لەسەر هێندێ بابەت کار بکەین ئەگەر بابەتەکانیش یەکلا نەکرابنەوە بەڵام دەنجێکەیە باڵایەکەیە لەوێندەر لە ئاست بابەتە نەتەوەیەکاندا لە ئاست خواستەکانی خەڵکی کوردستاندا ناتوانێت حاشای لێ بکاتن بەقەت ئەوە من ناڵێم ئینجازی کراوە بەڵام بەقەت ئەوە شتێکەیە بەڵام ڕەوشی سیاسی عێراق جغرافی سیاسی عراق بە زۆرێک ئاڵۆزە سروەخان کە تۆ عراق لە بەردەم هێدی تهدیداتی نەک بڵێ محتەمەل هاتوونەتە پێش ئێمەش بە ئاگرەکەدا سوتاوین ئێمە تەنها دەڵێم ئەگەر قیادی سیاسی کورد بتوانین لەو قۆناغەدا تەنها ئەو پێگەی کە هەیە کە من ناڵێم زۆرە کەمە ئەو بابەتێکترا کەم و کورتدانی ئەو بابەتێکترا بەڵام ڕاگررتنی پێکە بە حەد ذاتی خۆشتێکە یەکشت لە ڕەنگە بە کاک محەممەدی شاگوتبی هەندێک لە پەرلەمانتەرە عربەکان بە ئێمە دەڵێن کاکەی و حکوومەتی خۆتان هەیە وڵاتی خۆتان ئاوەدانە هاتووی لە وڵاتەکەی لە حکوومەتەکەی منی شەریکی و دەنجی شەڵ دەبڕی تۆ بە نەفەسی عەرەبێکیش تۆ سەیریکە تۆ وەکو هەوڵاتێکی کورد وەکو چاودێرێکی ڕۆشنبیری ئەدەبی لە وڵاتی ئێمە لەو کایە معریفی لە توانانی و پرسیارە لە من بکەی بەڵام تۆ وەرەوێن دەر ئێمە لە کوردستان لە عێراقدا ئەگەر هێندێ بابەتەن لەسەر بابەتی نەزاها مناڵێم هەمویان بەریێن بەس وەزیرە کوردەکان لە حکوومەتی عراقیدا لە سەرەوەی کارەکان بووینە بەنمونە وەزارەتی خارجی بەڵام معنای ئەوە نییە ئێمە من و تۆ پرسیارمە لەسەر وەزارەی خارجی ئایا وەزارەی خارجی بۆ نەیتانیوە لە هێندی سەفارەتی وڵاتانی دەرەوەدا مەکتەبی هەرێمی کوردستاندا بکاتەوە ناڵێ قسوور نییە بەڵام قیادی سیاسی کوردی بەش بە حاڵی خۆی شتێکی زۆر گەورەی کردووە ئێمە دەبی اعتیزاز بۆ بکەین ئێستا حکوومەتی شەراکی وەتەنی حکوومەتی نووری مالکی و ئەو ڕۆژە سیاسی لە عێراقدا هەیە لەسەر دەستی قیادی سیاسی کورد بەڵ ئاقارە دەگەیشتەوە حکوومەتەش و سەلبیاتەکانی و ئیجابیاتەکانیشی دەکەین دکتۆر محەممەد پێگەی کورد لە بەغدا حزبێکی کرد لەسەر ئێوای لە تاقیبەکەت قیمەکەم ئەوەیە بەڕاستی حرەکەی گۆڕان وەک بەختیار فەرمووی حرەکەی گۆڕان بزوتنەوەیەک نەبوو تەنها لەو گۆڕۆ بێت بزوتنەوەی گۆڕان نەتیجەی بەڕاستی کەڕەکەبوونی مەجموعە مەشاکی ئیشکالاتێک لە کۆمەلگای کوردەواریە و لە حکوومەتی لە شێوەی بۆچوونی حکوومەتی کوردستانە حکوومەتی هەرێم و نەبوونی سیستەمێک و نەبوونی ناعەدالەتی ئەوانە هەمووی پاڵی پێوە ناکە بزوتنەوەیەک دروست بێ بەڵام کە برێ ئینشقاقێکە لە یەکێتی من بەڕاستیەوە بەڕاز نازم لە بەرەوەی ئیهانێکە بۆ من یەکێتی نیمە کە لە ناو گۆڕانانە زۆر یەکوریش هەیە بەڵام ڕەنگە مەقسەدم یانی بەڵام وەکو حرەکەیەکی ئینشقاقی نییە تەبعاً کاگنێشیوان کەسی دۆمی ناوێچێتی بۆ بەچێ هێشت حرەکەیەکی بزوتنەوەیەکی دروست کرد بەڵام ئەو فەزلەی کە باسیەکەی فەزلی تەنها
ئەو قیادە سیاسی نییە کە ئیساکە برێن تەجسیدی کردیە لە حکوومەت یاریمە کوردستان و قیادەی سیاسی مەسەرم بۆ لای زۆربەی گۆڕانیش قیادەکانی گۆڕانیشە ئەو شەرەفیان هەبووە لە هەرگیسانەوەی شۆڕشا و باشترین پێشمەرگە کوردستانی بوون و باشترین شەرکەری بوون و لە ئاشتیشە باشترین مفاوەزات بوون ئەو دەستوری کە ئێمە ئیساکە لەسەری کاری پێەکەی ناتوانێت کە عەرەب ناتوانێت لە بەغا کەس ناتوانێت پێی بە حکوومەتی کوردستان بێ ئەوە دەورێکی ئەساسی کاگنێو شیروانتی ئەو بەڕاستی لە درود لە داڕشتنی ئەو دەستورەیە هەموو جار من جارێ هەجار هەیە لۆمەیەکەم ئەرێم ئەگە برێک نەرماتی تریتی ئابای ئەمە زیاتر تەسیر بە لەسەر حکوومەتی هەرێمە بوو بەڵام ئەو بە قەنەعەتەوە باشێکی شێری هەبووە لە دانانی ئەو دەستورە کە بەغدا ناتوانێت کارباری پێگەی کورد لە بەغدا ئێستا پێگەی وەکو کاک بەختیار وتی مناسبی سیادی یاخۆ سیاسیە بۆ هەندێک لە سەرکردەی کورد یاخود فعلا کورد پێگەیەکی بەهێزی هەیە لە ناو بەغدایە وەک کورد خۆی بەداخەوە من ئەلم ئەوە ڕاستی ئەو نییە برێ مزایداتی حیزبی نییە عێراق پێک هاتووە لەسەر یەکگرتنەوەی مەسالیحی کوت لە گەورەکانە ئەو مشکلێکی ئەساسیە لە عێراق بە هەمان شێوەش مەسلەی بە سەرکردایەتی کوردیش و ئەو کت لە گەورانەی کوردیش کە لەوێنە بە هەمان شێوە تەسەڕوفەکەن یعنی زۆر جار پێشێلی ئەو زروفانە ئەکەن کە پێویستە ئیستیغلال بکرێت بۆ بەرەو پێشبردننی داواکاریەکانی گەلی کورد بە تایبەت چەسپاندنی مادەی 140 گەڕانەوەی ئەو ناوچانێک کە ئێستا تعریب کراون بەڵام بەڕاستی ئەوانە ئەکەونەتە ساهولاتەوە لەبەر ئەوەی مەسائلی تایبەتی سەرکردایەتی کورد ئەوە ئەخوازێت ڕەنگە لەژێر زەختی دەولی شابن ئەوە وایە کات کە دەنگ بێدەنجی هەڵبژێرن لە مەسەلە ئەساسیەکانە بۆ مانەوەی ئەو وەزعی کە ئێستا لە عێراقا هەیە ئەو وەزعی عێراق بەرام ڕاستی ئەوەی ڕاستە ئێمە دەبێت شانازی بۆ بکەین کە هەرێکمان هەیە و دەسەڵاتێکیشمان هەیە ئەوە کیانێکمان هەیە پەرەو کیانێکمانە بە بەرام لەگەر ئەوەشا ئێمە دەوێت بزانێت وەزع دەڕەمەیە ئەو وەزع هەتاتە سەرنا بەو شێوە نامینێت بە تایبەت پاش ئەوەی کە ئەمریکا ئەچێتە دەرەوە ئەگەر ئێمە خەمخۆری ئەوە نەبین بەڕاستی تاوەخت لە ساڵحی گەلی کوردانیە چەند ئەو مەسەلانە دوور بچێشێت ئەوەندە لە مەساڵحی ئێمە نیە زیاترەوە بێ خاستن کە شەقێکی ئەکەوێتە بینی ئەوێکی شەقێکی ئەکەوێتە بینی گەلی کورد و لەگەڵ قیادە سیاسیەکەی ئەوە زیاتر وای لێ کات کە ئێمە نەتوانین ئەوانەی کە پێویستە بەدەی بێنین ئەوەیە مشکلە ئەساسیەکانی ئێمە چۆن ئەتوانین بتوانین ئەو وەزع ئیستیغلالکەین هەتا ڕۆژێک زووتر لەوەی تاخیرتریکەین بەڵام بەداخەوە ئەوە تا ئێستا کاک بەختیار کاک شوان ینی بەشانازیەوە باسی لەوە کرد کە کورد ینی کاریگەریکی ئەساسی هەبوو یاخود سەرەکی هەبووە لە دروستبوونی ئەم حکوومەتەی عێراق کە ئێستا هەیە یاخود بە هۆی بوونی کوردە و دەست پێشخەرەکەی سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی بەڕێوە چوو ئەم حکوومەتە بوونی ئەم حکوومەتە ئێستا لە بەغدا ئایا هیچ یاریدە دەرێکە بێ بۆ ئەوەی کە کێشەکانی کورد بە تەواوەتی حەل بکات خۆ نووری مالکی 4 ساڵی پێش ئێستاش ڕئیس وزەرا بوو من سروەخان تاقیبێکم لەسەر قسەکانی برای بەڕێزم کاک شوان بە حەقت یعنی بۆ ڕاستکردنەوەی ینی بەڕاستی کورد حەقی خۆیەتی سەرکردایەتی سیاسی کورد هەموو هەوڵەکانی بخاتە گەڕ بۆ ئەوەی بتوانێت هەموو کێشەنەتەوەی نیشتیمانیەکانی چارەسەرکە و دەستکەوتەکان زیادکە بەڵام دوو شتی جیاوازی لە بینی شیعە و سونە و کورد ئەوانەی شیعە کردویانە دەستکەوتیان بۆ شیعە بەدەستێناوە دەسەڵاتی سیاسی ئیداری کۆمەڵایەتی دارایی و دەسەڵاتی جدیان بۆ شیعە بەدەستێناوە یعنی پێشەوەی شیعەگەرێتی لە ناوخۆیان بکەن ئەمە کوتلەی سەدرە ئەمە کوتلەی مالکی ئەمە کوتلەی یەکێکی ترە ئەوان هاتوون جارێ بە گەلە کۆمەکی ئیشان بۆ شیعە کردو من دەستخۆشانان لەکەم پیرۆزباییان لەکەم و سونەش بە هەمان شێوە هاتوون نهاتن بڵێن ئەمە کێوێکی هاتن ئیشان بۆ سونە کردو کورد بە پێچەوانەوە دەستکەوتە قەومیەکانی خۆی یایە دەست ئەگەر و قەدەرەکان بەڕاستی ینی هات سەرکردایەتی سیاسی کورد لە سەرەتاوە زۆربەیان بەخشی بە دەستکەوتی ئانی بۆ حیزب و حکوومەت و بۆ ئیستحقاقاتی حیزبی من باشترین شتەوەی خەڵکی کوردستان باشە پاشتین شتەوەی خەڵکی کوردستان چێ کتێبەکەی بریمەر خوێنێتەوە کتێبەکەی محەممەد عەرەب ڕۆژنامە نووسەکەی یاوەری فرانسیسی هاوسەری بریمەر خوێنێتەوە کەچی ئەڵێ هەموو جارە سەرکردەکانی کورد پێویستیان بەچی بووە پارە و پرۆژە بۆ یابانەتێ من پرسیارەکەی من ئەوەیە خەڵکی کوردستان باوەڵام باتەوە
من جاري قسم لەسەر پەرلەمان نیە قسم تەنها لەسەر سەرکردایەتی سیاسی کوردە و پۆستە سیادەکانە کە نەیانتوانێت لە 100 تا 5 خزمەت بە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان کەم مەتێخاکیان نەگێڕاوەتەوە گوندێکیان نەگێڕاوەتەوە تا ئێستا کورد لە کەرکووک میوانە پێناسەی کوردستانی بابەتێکی ترە بەڕاستی ئەمە دەبێت سریع بین لە کۆمپانیای گەورەتی سیاسی بکەین بەرنامەکەمان باسی باخە بەڕاستی ئەنجومەنی نوێنەرایەتی من ئێستا گرنگ لە کاکشوان نییە کاکەیانی من دەبێت سریح بم ئەم پیاوە ئەندامی پەرلەمانی عێراقیە لەسەر لیستی ئیتلافی کوردستانەکان کە لەوێ دەیەوێت ڕایەکی جوانی هەیە دەیە بڵێ پاشان لە ژێرەوە سەرکوتلەکان کۆبوونەوەیکی سیاسی دەکەن هەموو ئەو بابەتەی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانی پێشێر دەکرێت وأما استحقاقاتي كسايتي بديتي ببور يعني من أمام صريح بين لما وبداخل تا يستأمن ضريبة شيء ما نداوى ضريبة أو ما نداوى تور تبي بلام رأت قبول نية يعني شرمكم هندي موضوع هي اللي باسي كين باسي حكومتي مالكي كده بابو راس كمو مبادرة كي بارزاني مبادرة كي زور باشو لقناة كي زور هستيار أبو أوي لولاتاني إقليمي دواء بكرة لهريمي كردستان كرا أما جيك شان زي بابتك بلام كان تواندا مبادرة سكوتو بيت يعني بارزاني بو خوي مبادرة كردوها لواني مبادرة كلا بشتو أجنداكي سياسي أمريكي لا بشتو ويا أمريكا كان حزيان نكردو أم دانشنا تاران بكريت للرياض بكريت لدمشق بكريت لعمان بكريت لبيروت بكريت حزيان كردو أم دانشنا للعراق بكريتو أجنداكي عراقي بيوديار أما هنگاوي زور باش بارزاني كردي بلان بارزاني تايسر نيتواري وجاري كي ديكا أو أنكو كاتو وابريا لچان روجي داتو بچيدا بو برسال لخويان ناكي لم دو بريزا بو حكومتي لبغا أو 2 سال وزياد سيتي بري وتا إيسا سي وزير سي وزارتي أمني وزير كان ديارني هالوزير عندنا نداوة وقبرتين كشيء السنة أعود كلاوة يعني من دسخوشانة لأسامة نجفية كم تواني لأمريكا إعلان يوكا هريم يرجع كريتو بو السنة يعني السنة حسي كدو بغبن حسي كدو لدى صلاتها هجنية مالكي جوريكا لديكتاتور لبيا من دعاي توضيحي ترم هي باشا كاك باختيار يك مسألة جدي وجهان من لم يجب باسي وقسم كدي برام بإعلام باسي من كدوا خۆ ئەگە سەیری خاریتەی سیاسی عێراق بکەیت کتلە گەورەکانی عێراق ئەوی عەرەب ئەبینی چێ کەسی یەکەمن لە حیزبەکان چێ متەنەفیزن لە حیزبەکان ناو پەرلەمان بەرام بەداخەوە هی کوردەوە بۆ من و کاک هەردووشمانەگرێتەوە نەگوم بەداخەوەی هی کوردوان نییە کورد تەنها چەند کەسێکیان ناکتا ئەوێ دەیانەوە قیادە سیاسیەکان تەحەکومیان پێ بکەیت بۆیە تەجریدیانەکەن لە ئیرادا کە بتوانن بەو شێوە کار بکەن کە پێویستە بۆیە من داواکارم دارت کە ئەگە قیادەی سیاسی کورد لە هەموو لایەنەکانە بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتیشە و کەسان دەنێرێتە ناو پەرلەمان ئەو کەسانە بنێرێت کە دەیەوێت مەجالیشانەداتێ ئێبداعتیا بکەن لە کارەکانیانە لێیان مەجالی ئەوەیان بداتێ ساحیبی قسە بن ساحیبی پرۆژەش بن نەک وەکو ڕۆبۆتێک تحكميان پێ بکرێت لە کاکشوان وەکو ڕۆبۆتێک تحکمتان پێکرێ یاخود ساحێبی من بەش بە حاڵی خۆم ڕەنگە کاک محەممەد لە نزیکۆ مە ڕۆژانە بێکۆینەوە ئێمە بێکۆینە ڕەنگە لەگەر دۆست و برادر و ئەوان لێک نێزیکن بێکۆنیا ڕەنگە ئەو قسەیە یەکەم جارە دێکم کۆنزۆر یەکەم جار دێکم بە مەسابەتی پێهەڵدانی قیادەی خۆم نییە بەقەت ئەوەی هێندە زەرێ لە ناو خۆمان گلەیمان لێ کردوون تا ئەو دەقەی لەگەردابی لەو بەرنامەیەدا نەجەنابی سەرۆک بارزانانی کە وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نەجەنابی کاک نێسیروان بارزانانی وەکو جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نەبڕێ قازی منە وەکو سکرتەری پارتی دیموکراتی کوردستان لە پاش هەڵبژاردن یەک کۆبوونەوەی لەگەڵی منە کردووە بۆ ئەوەی وەکو ڕۆبەرت معاملە بەگەن لەپەری ئێمە وەکو کوردی پارتی لە ناو هاوپەیمانی کوردستان ڕەنگە جارم زار دەڵێن بۆ ئەم نامان بینن بۆ شتمان پێ ناڵێن تەلەفۆن ئەو قسەمان پێگەیان دەڵێ ئێوە کادری ئەو وڵاتن لەنا ئەو وڵاتن خەڵکی ڕۆشنبیرن قاون بڕوان نامن سیقەمان پێیانە خەتە گەورەکانی وڵات لەبەر چاوی من و تۆ شەقام وەکو یەکە ئێستا هەڵوێستی من و کاک محەممەد کەیانی لەگەر هاوڵاتەکەی کەرکک و سەر شەقام وەکو یەکە بەرامبەر بە کەرکک قیادەی سیاسیش لێرەدا ئیرادەی سیاسی و ئیرادەی زەماوەری یەک ئیرادن بەرامبەر شتەنەتەوەیەکاندا بۆیە من پێویستیم بەوە نیە نەبمینی نەتەوزیشم کە نەتەوزیشی کردوم نەڕۆبۆتیشم بەڵام بۆی نەنزە قالە سحرف دابن بەحقەت وەکو خۆی بەزێنێنی بەڵام هێندێ بابەتەن منیش دەزانم کە تۆ حزباتیت کرد منیش دەزانم حزباتی بکەم کە لەسەر وڵاتیش بی وڵاتی هەمووانە هیچ کەسی نەتێدا ئەوە بێتن بەڵام لەسەر بابەتی مبادرەی بارزانانی سێ خاڵی ڕیستێدا بوو وەکو خۆت باست کرد یەکەمیان گەڕانەوەی متمانە لە نێوان کوتلە سیاسیەکان تەنها ئەو فەقەرە ماوە
ئەوی تر عرب کاکە گیان عرب چی بۆ خۆی کردووە ئۆتوناڵی حکومت نییە عرب ئەستن هیچی دەست نەکەوتووە هیچی نییە ئەوەی هەیە کورتێتی لە سایی مادیونی خەڵکی کوردستان و هەموو قیادی سیاسی کوردی من ناڵێم حزبێک یان و لانێک بە تەنهادا بەڵام ئەگە تۆ سەیری ئەواقعی سیاسی عراق بکەی وەزئی کورد لە ئێمە لە کاک محەممەد زانین ئێمە بووین بە نمونە دەڵێن بۆ وەکو کوردستان کارەبا پێیانەکرد بۆ وەکو کوردستان ئێمەناڵێ بە کوردستاندا ئێرە جەنەت العەدنە یعنی کەم و کەڕووینە گلەیمانە چاکسازینە بوونی پرۆژەی سیاسی بزوتنەوەی گۆڕان و حزبی باڵادەست و حکومت خۆی لە خۆدا یانی ئەبێ بچینە ناوبڕێک و بگەڕینەوە باسی مەسەلی کەرکووکەکەین ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان